بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزبایی لە دانیشتوانی شاری هەولێر و تەواوی خەڵکی کوردستان دەکەین و ئێمە وەکو بەڕێبەراتی خزمەتگوزار و ژینگە پارێزی بەرنامە و پلانی خۆماندانەوە بۆ ڕۆژانی جەژن بۆی هاوڵاتیان لە کاتی بەڕێکردنی ڕۆژانی جەژن هەم شاری هەولێر خاوێن بێت و هەم مەراسیمی قوربانیکردن کە لەم جەژنەدا ئەنجام دەدرێت نەبێتە هۆی سیمای پیسکردنی شاری هەولێر. بۆیە ئێمە بەرنامەی ئێمە و پلانی کارمان بریتە لە دەستنیشانکردنی چەند شوێنێک لە شاری هەولێر لە سنووری هەر شارەوانیەک بۆ ئەوی هاوڵاتیان لە کاتی ئەنجامدانی قوربانیەکانیان کە ئەنجام دێن و پاشماوەکان فڕێدەدەن لەم شوێنانەی دابنێن نەک لە سەر شەقامەکان یاخود گۆڕەپانەکان. سەرەتا ئێمە داوا دەکەین بە پێی ڕێنماییەکان کە لە پارێزگای هەولێر دەرچووە یاخود لە ڕێگەی کوشتارگەی هەولێرەوە داوا دەکەین تەواوی قوربانیان کە ئەنجام دەدرێت هاوڵاتیان قوربانیەکانیان لێن ئەنجام بدەن کە ئێستا لەلایەن بەڕێز کاک خەڵمەت خۆی ڕوونکردنەوە دەدات بۆ هەموو هاوڵاتیان هیوادارین هەموو هاوڵاتیان بچن بۆ ئەوە. بەڵام بەپێی سروشتی خەڵکو و شارەزای بوونی ئێمە ساڵانە و لە جەژنەکانی قورباندا بینیومانە بەشێک لە هاوڵاتیان لە گەڕەکەکان و لە ناو ماڵەکان قوربانیەکانیان ئەنجام دەن. ئێمە هیوادارین ئەم دیاردەیە کەم بێتەوە بۆ ڕێژەیەکی کە هیچ کەسێک نامێنێ. بەڵام ئەو بەرنامە ئێمە دامانەوە بۆ ڕێگریکردن لە فڕێدانی پاشماوی ئەو قوربانیانەی کە لە دەروێی کوشتارگەی هەولێر ئەنجام دەدرێت و پاشماوەکانیان لەسەر شەقامەکان یاخود گۆڕەپانەکان فڕێ دەدەن کە ئەمەش دیاردەیەکی مەترسیدارە بۆ پیسبوونی ژینگە وەروە کاریگەری خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ وەروەها سیمایکی ناشرین بەشار دەدات چ بۆ دانیشتوانی شاری هەولێر چ بۆ ئەو گەشتیارانە کە سەردانی شاری هەولێر دەکەن لە ڕۆژانی جەژندا.